ئەم ڕسمەوە دەستی بە چاندنی گوڵ کرد. ئێستا کە دەیتە ناو ماڵەکەی مام جەبارەوە لە هەر سوچێکی لە هەر قوشبنێکی گوڵێک یا درەختێکی لێ ڕواندووە و سەوزی کردووە. مام جەبار خاوەن پێداویستی تایبەتە و لە گەڕەکی وڵوبەی شاری سلێمانی دەژیت. لە کۆڵانەکەی خۆیاندا بە پیاوە سەوزەکە ناسراوە، چونکە هەر کەسێک دەچێتە بەر دەرگای ماڵەکەی وا هەز دەکات مەشتەلی فرۆشتنی گوڵ و گیایە. ئەو هێندە تێکەڵ بە دنیای گوڵ و گیا بووە کە نەخۆشیەکەی بیرچۆتەوە لە ماڵەکەیدا تا چابڕکە بە درەخت و سەوزایی ڕازاندۆتیەوە. وەلا لا من گوڵ ژیانە گوڵ هەموو شتێکە گوڵ بێتاقەتی دەرەکە گوڵ خەمباری دەرەکە گوڵ ئاشی ماڵێتر بەلام لە گوڵ جوانترێ لە دنیا شەڕ لێ بێتاقەت نابم مارگە حوتێ بەیانێ هەڵەسم لەگەڵ گوڵانە ئەو ماڵ وەزانن کە بەنام گوڵانێ مۆشم بە دەرگایەمەوە قەریکن. مام جەبار بەهۆی نەخۆشی شەلەل دەماخەوە نزیکەی 10 ساڵە کەوتۆتە سەر ئەو عەرەبانەیە، بەڵام نەخۆشیەکەی ئەوی لە ژیان ئومێد بڕاو نەکردووە و بەخۆی و عەرەبانەکەیەوە بەردەوام چاودێری گوڵەکانی دەکات. پرسیاری ژنهێنانم لێی کرد، قودوتەنی وتی تا ئێستاش بخشەی نەکراوەیە. خۆی دەڵێت تاقەتی ژنهێنانی نییە، ئێستا گوڵەکانی ماڵەکەی ئارامی و ژیانێکی ئاسوودا بەو دەبەخشن. لەگەڵ مام جەباردا ئەو ژنەی بەردەوام هاوکاری خۆی و گوڵەکانی دەکات بەدیعەی براژنیەتی کە بەدەم ئاودان و خزمەتکردنی گوڵەکانیەوەیە. بەدیعە بەدەم چایتێکردنەوە پێمانیوێت ئەگەر گوڵێک نەخۆش بکەوێت بێگومان دەزانێت چارەسەری بکات و ئەو بەدەم ماڵەکەوەیە. کەمە دامت ڕاستەکەی کۆرە ژن خانوێ ماڵێ شی زۆرە مەسرە زۆرەوە زە من ناکرێت لەگەم من گوڵانەوە خۆم مەسڵ کرد ئەنجانێ نادەم بە سەوزن. گوڵەکان ئیتر ئەو ئەیهێنێتەوە ئیتر بانگی منەکە ئیتر جەچم لێ گرم و ئیتر پێویست بە ئینجانە بکات لە ئینجانە ئەینێژم پێویست بە ئینجانە نەکات لە عەرزە ئەینێژم. گوڵێ بزانم خۆری زۆرە ئەوێ لەبەر خۆرا بۆ ئەینێژم خۆری کەم بێوێ بۆ یەخەمە بەشی ئەم بەرەوە لەم سێبەرەوە ئەینێژ. خۆشەویستی مام جەبار بۆ گوڵەکانی کاری کردۆتە سەر دراوسێکانیشی. کاتێک سەر دەکەیت بە کۆڵانەکەیاندا هەر لە دوورەوە سەوز دەچێتەوە. ڕێکخراوەکانی واری ژینگە ستایشی ئەو کارە دەکەن و دەڵێن ئەوەی مام جەبار دەیکات کە خاوەن پێداویستی تایبەتە بەدە کەسی ساغیش ناکرێت، بۆیە لە ڕێگەی پێیامەوە بەڵێنی هاوکاری بە مام جەبار دەدەن. ئەبینی کەسانێک کە خاوەن پێداویستی تایبەتە کە کەسێک کە خۆی پێویستی بە خەڵکانی ترە یارمەتی بە، بەڵام ئەو ڕوحەتێکی سروشت خۆشەویستی هەیە بەرامبەر سروشت، ڕوحەتێکی ئەوەی هەیە کە سروشتی بەلاوە گرنگترە لە هەر شتێک. ئەمەوە ئاکا کە جیلوونەوەیەکی تەندروست پێ بگەێنێ ئەو لە جیل لە پێگەیان لە خەمی سروشتێکی پاکە نەک بۆ خاوەن پێداویستە تایبەتەکانی خۆی بەڵکو لە خەمی مرۆڤەکانی کەشە کە خاوەنی پێداویستی تایبەت نین کەسانی ئاساین. لە خانوە قوڕین و بچکۆلانەکەی مام جەبارەوە ژیان بە جۆرێکی تر دەبیندرێت. پرسیارم کرد ئەگەر بەیانیەک لە خەو هەستایت و هەموو گوڵەکانت وشک بوو بێت چی دەکەیت؟ بە پێکەنی نەوتی بێ سێود و دەکەومە نەخۆشخانە، چونکە ژیانی من بەسراوە بە گوڵەکانی ماڵەکەمەوە. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.